پێغەمبەری خوا فەرمی ساسم ئەگەر پێت کرا هەموو ڕۆژێ بیکە، ئەگەر پێت نەکرا هەفتەی جارێ، ئەگەر پێت نەکرا مانگی جارێ، ئەگەر پێت نەکرا ساڵی جارێ، ئەگەر پێت نەکرا لە تەمەن تا یەک جار بیکە. ئەوەندە موهیمە. رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، داواکارم لە خوای گەورە و میهرەبان ئەم دانیشتنە ئەم شەوە پیرۆزە بکاتە مای کەفارەتی گوناهەکانمان. خوای گەورە و میهرەبان ئاوا چۆن کۆمانی کردەوە لە بەهەشتی شەعاوە کۆمان بکاتەوە، لە ژێر سێبەری عەرشی خۆیدا لە ڕۆژی قیامەتە حەشرمان بکا و کۆمان کاتەوە یا ڕەب العالەمین. ئەم شەو بە پشتیوانی خوای پەروەردگار پێم خۆش بوو دیاریەک، هەدیەیەک، بەخششێک لە بەخشەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئێوە ڕابگەێنە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بە چەند سەحابەیەکی فەرموو، چەند کەسێک داوایان کرد حەزم کرد باسی کەم، بە عەباسی ئیمامی خۆی فەرموو ڕەزای خوای لێبێت، و بە ئیمامی ئەبوو ڕافع و بە عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاص و چەندەها سەحابەی تریش ڕەزای خوای پەروەردگاریان لێبێت. پیانی فەرموو ئایا شتێکتان پێ ببەخشم، ئایا شتێکتان پێشکەش بکەم؟ بزانین ئەو شتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سەحابەی دەبەخشێ دیاریەکەی چییە؟ دیاریەکی زۆر گەورەیە، و ئەم دیاریە گەورە تایبەت نییە بە مانگی ڕەمەزانەوە، ئەم دیاریە گەورە تایبەت نییە بە دەشەوی ڕەمەزانەوە، ئەم دیاریە بۆ دوانزە مانگەی و بۆ هەموو کاتێک. ئەویش بریتیە لە نوێژی سەڵات و تەسبیح، نوێژێک الحەمدا زۆرێکمان دەیزانین، بەڵام ئایا چەندێکمان دەیکەین؟ ئەوە گرنگە. گرنگ ئەوە نییە عیلمان هەیە دەربارەی ئەو نوێژە پیرۆزە، گرنگ ئەوەیە چەندێکمان نوێژەکە ئەنجام بدەین و ئایا ساڵی چەند جار، مانگی چەند جار ئەنجامی دەدەین. ئەم نوێژە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو سەحابانەی فەرموو، ئەمە شتێکە بۆ هەموومانە. پیانی فەرموو إذا أنت فعلت ذلك غفر الله لك ذنبك أوله وآخره. أي إيمان داران أجر إيه وأمن يجبكن صلاة التسبيح هو خواي قورو مهربان لا دنوع جناح تان خوش به مروف ده جنوع جناهية لم دنوع عزياتني جناه تاوان ده جور جناه تاوان ما نهي. پیغمبری خوا فرمی صلی الله علیه وسلم اوله و آخره قدیمه و حدیثه خطأه و عمده صغیره و کبیره سره و علانیته. فرمی اگر امن یوجب کیت خوای گەورە لە گوناهەکانی ئەوەڵ و ئاخرت خۆشە بێت، سەرەتا و کۆتایی، سەرەتایی بالغبوون و هەتا کۆتایی کە دەمریت هەموو گوناهەکانت. ئەمە ئەوە دەفەرمێ قەدیمە و حەدیثە، ئەو گوناهەی کە کۆن بووە، ئەو گوناهەی کە تازەیە، خەتەئە و عەمدە، ئەو گوناهەی کە بە ئەنقەس کردوتە، زانیتە ئەمە تاوانە، ئەوەشی کە بە هەڵە کردوتە دوای سەرێکی تاوان دەرچووە، صەغیرە و کەبیرە، ئەو گوناهەی کە گەورەیە، ئەو گوناهەی کە بچووکە، گەورە و بچووک، ئەوەی کە حەقی خوا بێ نەک حەقی خەڵک، ئەوەی کە مافی خوا بێ، خوای گەورە لە هەمووی خۆشە بێت. فرمی سره و علانی، ئەو گوناهی کە بە ئاشکرا کردوتە، ئەو گوناهیشی کە بە نهێنی کردوتە، کەس پێی نەزانیوە جگە لە خوای پەروەردگار. ئەمە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم. ئێمە هەر ئەم جۆرە گوناهەمانەیە، جا هەر کەسێک ئەم نوێژە بکات، خوای گەورە لە هەموو تاوانەکانی خۆشە بێت کە بینی خۆی خوای پەروەردگار بێ، بەڵام حەقی خەڵک ئەوە پەیوەندی بە ئەو کەسەوەی گەردنت ئازاب بکات، چونکەوە حەقی خوا نییە. خوای گەورەش عادلە، عەدالەتی خوای گەورە لەوەدایە کە تەداخولی ئیشی خەڵک ناکات. مافی فڵان کەسە بۆی هەیە لێت خۆش بێ، بۆی هەیە لێت خۆش نەبێ. ئەگەر لێت خۆش نەبێ من سزات دەدەم لەسەری، ئەگەر لێشت خۆش بێ ئەو کەسە، ئەوە هیچ عقوبەیەک لای من نییە. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو سەحابانەی فەرموو فإنك لو كنت أعظم أهل الأرض ذنبا غفر لك بذلك. فرمی ئەگەر تۆ لەسەر زەویدا تۆی بەس بۆ شەتی مسلمان بیت، بێگومان مسلمانە بی نوێژە ناکە ئینسانێک، ئەگەر لەسەر زەویدا لە هەموو کەسێک
تاوانت زۆرتر بێ واتە لەسەر زەویدا هیچ مسلمانێک نەبێت تاوانی لە تۆ زۆرتر بێ واتە تاوانبارترین مسلمان بیت خوای گەورە بەهۆی نوێژی سەڵات و تەسبیح و لێت خۆشە بێت ئیمان ضعیف ئەو کەسێکە نایکات وبيغمر إخوة فرمي صلى الله عليه وسلم فلو كانت ذنوبك مثل رمل عالج غفرها الله لك أجر جناه تعوانا كانت أما هو حديث صحيح أجر جناه تعوانا كانت بقد لم يما لصحراء لما هي لمي صحراء أجر جناها كانت بقد جماري أو لما نك لصحراء كان صحراء دور دريشة كان صحراء ويا بهزارة كيلومتر ولا صحراء ئەگەر گوناه و تاوانەکانت بە ئەندازە و ژمارەی ئەو هەموو لمە بێت لە سەحرایەکی دوور و درێژدا هەیە خوای گەورە لە گوناهەکانت خۆشە بێت ئەمە نوێژی سەڵات و تەسبیح و فەزڵەکەیەتی لێرە چەند خاڵێکە پێویستە باسی کەین یەکەم چێ ئەم حەدیسەی بە صەحیح زانیوە لەوانەیە هەندێک کەس مامۆسای ئاینی بێ یاخود کەسێکی تر بێ دەڵێن کاکە سەرمان لێ شێوا و هەندێک مامۆسا لێنم حەدیسە صحیح نییە و ڕاست نییە برای بەڕێزم بەداخەو کەسێک دەبینی لە کتابێکە دووسێ ڕەئیبینیوە تەواو من بۆکو معلوماتی پێتان دەڵێم کتابێک مەکتەبەیەکەی پێڵێن مەکتەبە شامیلە مەکتەبە شامیلە سوێن بەخوای گەورە 2 ساڵی ڕێک هەموو ڕۆژێک لەناو مەکتەبە شامیلە بەحسم کردو و گەڕاوم بە دوای سەڵات و تەسبیحە کتاب نەماوە لە مەکتەبە شامیلە هەموو بابەکانم هێنا هەموو کتابەکان ئەمسی سەڵات و تەسبیح جاری وەها بوو مەسم وەی کە بۆ معلوماتێک کەسێک ئەم شتانی نەکردو هەر خۆڵی حەدیسە ضعیفە هەموو جاری وا بوو لە شوێنێکا بەحسم کردووە لە مەجموعە کتابێکە لە 1000 شوێنە هێناوێتی سەڵات تەسبیح سەیری هەر 1000 شوێنەکەم کردووە لە کۆتاییدا کتابێک من حەمدا لەسەریدا نە لە بازاڕە مەوجود بوو فەزڵ و گەورەی نوێژی سەڵات تەسبیح ئەوەی کە بینیم لە ماوەی 2 ساڵدا لە سەڵات و تەسبیح ئەو عولەمانی کە دەڵێن صەحیحە و ڕاستە سنەتە 71 عولەمای مردوم هێناوە ڕەحمەتی خوای نەبی 71 عولەما ئەو 71 50 عولەمای زیاتر عولەمای حەدیثە ئەوانن کە ئەڵێن فڵان حەدیث صحیحە و ضعیفە لەسەروی هەموویان ئیمام مسلمە ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێ بێ ڕیوایەت هاتووە لە ئیمامی ئەحمەدەوە کە دەفەرمێت صحیحە ئیمامی ئەبوو داوودە ئەو عولەما گەورەکان ئیمامی حاکمە ئەمڕۆ ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بێ ئیمامی ئیبن حەجەری عەسقەلانی کە دەڵێن هیچ کەسێک مناڵی ئەوەی نەبووە عولەما گەورەکان 71 عولەما هێناوە کە دەڵێ هەمووی ناویان هێناوە ژیان و تاریخیان کە دەڵێن سەڵات و تەسبیح صحیحە و سنەتە لە بەرامبەردا ئەوانەی کە دەڵێن ضعیفە 11 عولەمایە 11 دوانسیانێکیان عولەمای حەدیثن جا بۆیە گومانت لە صحیحی و حەدیثا نەبێ ئەمە یەک خاڵێک گرنگە ئایا ئەم نوێژە پێشە بچینە سەر شێوازی کردنەکەی ئەم نوێژە 4 کات بکرێ باشترە یا بە دوورکاتی بکرێت دوورکات بیکەین یا 4 بیکەین خۆی 4 کاتە بەڵام ظاهری حەدیثەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ سەحابانەی فەرموو 4 کات نوێژ بکەن باشتر وایە هەر 4 کاتەکە بەیەکەوە بکەی هەر 4ەکە بەیەکەوە بکەی ظاهری حەدیثەکە ڕواڵەتی حەدیثەکە زیاترەوە دەرەخات هەر 4 کاتەکە بەیەکەوە بکەی بە یەک تەحیات بە یەک سەلامدانەواتە سەلامدانی کۆتایی یعنی نەک 2 تەحیات بخوێنی یەک تەحیات بخوێنی تەحیاتی کۆتایی تەحیاتی ناوەڕاست نەخوێنی لەبەرچی لەبەرەوەی لەگەڵ نوێژی فەرزا فەرقی هەبێت هەر 4ەکەی بە یەکەوە بکەی بە یەک تەحیات تەحیاتی کۆتایی ئەمە سونەتێک گەورەیە ئەگەر دووش بیکەی هەر سونەتە بەس کە دوو بیکەی ئەو کاتە بێ 2 تەحیات خوێنی 2 جاری سەلام دەیتەوە ئەمە هەردووکی دروستە کێشەی لەسەر دروست مەکەن هەندێک کەس ئەڵێن مامۆسای ئاینی یا هەر کەسێترە ئەڵێ ئەگەر بە شەو کردت دوو بیکە ئەگەر بە ڕۆژ کردت 4 بیکە هەر 4ەکە بێکەوە بکە بەڵگەیان حەدیثێکە حەدیثەکە نابێتە بەڵگە بۆ ئەوان بۆ معلوماتێک لەوانەیە ئەم شتانە کابرایەکە ڕەدی منەداتەوە لەوانەیە ئەم شتانە بڵێ حەدیثەکە دەڵێ سەڵات اللەیلی مەثنا زۆرمان بیستومانە نوێژی شەو دووە دوو
نوێژی شەو. ئێمە بۆ کەسە بەڕێزانە دەڵێن ئەم حەدیسە مەکەنە بەڵگە. بۆ لەبەرەوە حەدیث صحیحمانەیە، هەر صحیحە. پێغەمبەری خوا دەفەرمێ ساسم سەڵات اللەیلی وەنەهاری مەثنا مەثنا، نوێژی ڕۆژ و شەو دوو دووە. باسی ڕۆژیش دایە و حەدیث صحیحیش. کەواتە نابێتە بەڵگە بۆ تۆ بیکەیتە بەڵگە لەسەروی سەڵات تەسبیح یا تەراویح مادەم لە شەودا بێ هەردوو دوو بکرێت. نەخێر. پێغەمبەری خوا ساسم جارێ تەراویحی کردو 4 رکعت بێت بە یەک تەحیات، 3 رکعت، 5 رکعت ویتری کردو زیاتریش بە یەک تەحیات شەویش بووە، دوو دوو نەیکرد. بۆیە برای شیرینم ئەم شتە قورس نەکەینەوە. 2 رکعت بیکەی دروستە، سونەتە، بە 4یش بیکەی هەر سونەتە، هەردووکی دروستە. ئەمە خاڵێکی گرنگە. لە شەو لە ڕۆژدا پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم هەر کاتێ پێت کرا لە شەو بێ یا ڕۆژ بێ بیکە. ئەمە خاڵێکی گرنگ، حەدیث صحیحە. خاڵێکی تر ئایا پێش تەحیات یا دوای تەحیات زیکرەکان دەخوێنین؟ زیکرەکان 4 زیکرە: سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. دروستە لە پێش تەحیات زیکرەکان بخوێنی، دروستە لە دوای تەحیاتیشەوە بیخوێنی، هەردووکی دروستە، مەجاڵی تایە. دێنە سەر شێوازی حەدیثەکە چۆن ئەو نوێژە بکەین. ئەم سونەتە گەورەیە چۆن بیکەین؟ یەکەم شتێک نێت لە دڵایە. الله ئەکبەر دەکەی، دەست دەگری، سوورەتی پیرۆزی فاتیحە دەخوێنیت. بەڵام ئەمە خاڵێکی زۆر گرنگە، ئەبێت لە هەر 4 رکعتەکە لە دوای فاتیحە بێ سوورەتێ بخوێنی. بۆ نمونە لە کابرایەک شارەزای نییە، لە دوای هەموو فاتیحەیە بۆ نمونە قول هو الله ئەحەد بێ بخوێنی، فەلەق و ناسێ بخوێنی، یا سوورەت بخوێنی. چونکە فەرمێ سوورەت بخوێنە، کەواتە باشتر وایە ئەتوانیت هەر 4 رکعتەکە قول هو الله ئەحەد بخوێنی، فەلەق و ناس بخوێنی، هەر ئەوەی کە دەیزانیت ئاەتی تر بخوێنی. چی دەکەی؟ الله ئەکبەر دەکەی، سوورەتی فاتیحە دەخوێنی، پاشان سوورەتێکی تر دەخوێنی، ئەوەی کە خۆتە دەوێت. درێژ کورت 15 جار دەست ئاوا گرتووە، 15 جار دەڵێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر، أستغفر الله ولا حول ولا قوة إلا بالله تيانية. سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. ئەمە لە دوای فاتیحە، دوای قل هو الله أحد بۆ نمونە 15 جار. ئەتوانی 3 جار بیخوێنی بۆ نمونە، وەکو معلوماتێ ئەمە ئەم پەنجانە بینەکان 3 دانێ، وایە 3 ئەتوانی 3 جار بیخوێنی، ئاوە پەنجە تۆزە جیاکەیتەوە بۆی لێ تێک نەچێت، 3 تر ئاوە تۆزە جیاکەیتەوە، 3 تر ئاوە جیاکەیتەوە، 3 تر جیاکەیتەوە، یان تۆزێ معلومات بۆی لێ تێک نەچێت. چونکە ناکەڵ بڵێ ئیتر بەم شێوەیە هەر یەک و دوو بکەیت، مەجبور ئەو کاتە 3 جار کردت پەنجەت ئاوا لێ بکە، یعنی تۆزێ جیاکەر و یعنی ئەم 3 دانە تەواو بوو، ئەوە 6 تەواو بوو، ئەوە 9 تەواو بوو، ئەوە 12 و 15. کەواتە لە دوای سوورەتی فاتیحە و سوورەتەکەی تر 15 جار دەڵێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. جاری 15م کەوتت والله أكبر، ئەبێ الله ئەکبەرێکی تایبەت کەیڵێ الله أكبر، ئەچی بۆ ڕکوع. لە ڕکوعدا دەرجا دەڵێ دوای سبحان ربي العظيم، سبحان ربي العظيم دەخوێنی 3 جار یا زیاتر. ئەمجا 10 جار، 15 نییە، هەمووی دەیە بەس ئیلا دوای فاتیحە 15ە. 10 جار دەڵێ سبحان الله، پشتت چەماوەتەوە، سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. ئەمە کردی چەند؟ ئەمە کردی 25. هەڵەسیتەوە سمع الله لمن حمده ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. ئەمجا لەوێشە 10 جار هەر بە پەنجەکان ئیشارەتی پێکەی، ئاماژەی پێکەی، تۆ زەیلێکی جیاکەیتەوە بۆی لێ تێک نەچێ، دەستت شۆڕەکەیتەوە 10 جار ئەم 4 زیکرە پیرۆزە دەخوێنیت. لە دوای سەمیع الله بەڕاستی دەوەسیت و پێیەکانت وەستاوە، دەستیش شۆڕ دەکەیتەوە. ئەمە کردێ 35. الله ئەکبەر دەکەی، دەڕۆی بۆ سەجدەی یەکەم، دوای سبحان ربي الأعلى یا ذکری تر دەخوێنیت و دوعای تر دەکەی. هەر لە سەجدا سەرت لە سەجدایە 10 جار دەڵێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. ئەمە کردێ 45. الله ئەکبەرەکەی لە بین دوو سەجدەکە دەست دەکەیتەوە، وەک تەحیات ناوەسی، ئاوە دەست لەبان ڕانەدانی 10 جار دەڵێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر، بە پەنجەکان ئاماژەی پێکەی. ئەمە 10 جار، ئەمە کردێ 55. الله ئەکبەر دەکەی، دەڕۆی بۆ سەجدەی دووەم،
لسجدي دوم شاد دجار دلي سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر أما شستو بينج الله أكبر تكي هلسيتو بيش أو هلسي بوركاتي دوم كلا سجدي دوم هلسيتو شون لبين دو سجدك دعني شي أوا بهمان شي ولا لدواي سجدي دوم دعني شيت دست دخيت بارانت أوا دجا دلي سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر الله أكبر هلسي بوركاتي دوم أما كدي حفتاو بينجار لهمور كاتك حفتاو بينجار دلي سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر لهر شوار كاتك سيصدجر أم شوار ذكر دخليت أما خير يزور قوري بوي أجر وتشمان أجر بدور كاتي بيكي أو دوركات تحياتي خود دخويني ركاتي دومش ركاتي يكم وايا تحياتكش أتواني هندي رزانان دفرمون باشتر وايا بو تحياتك لدواي تحياتك الذكر كان بقيني بوشي من دواي فاتحة ذكر مخوين دواي سمع الله ذكر مخوين دواي سبحان ربي الأعلى ذكر مخوين دواي سبحان ربي العظيم ذكر مخوين دواي ربي اغفر لي ذكر مخوين بويا هربت هات في درست بلام لدوا بيكي باشتر ظاهرا چونك هموي بريتي دروات أما نيوجي صلاة التسبيحة لقل أوشاك أخوة يقول لي تخوش بيه بزاني چي بعداش تشمان دسكبه بيغمري إخوة فرمي صلى الله عليه وسلم أم شوار ذكره سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر هر كس يك ذكر يك لما أنا بخوينه هر بيك يك لما أنا خوالة بهاشتا داريك تبونيش كواتتو سيصدجر وت سبحان الله أما سيصدر إلى بهاشتا بونيش لا سيصدر وت الحمد لله أما سيصدر تبونيش لا أما الصدر سيصدر وت لا إله إلا الله أو سيصدر إلى بهاشتا بونيش لا أما إنه صدر سيصدر جوت الله أكبر أما كردي هزار دو صدر إلى بهاشتا بونيش لا كواتتو لقلوا خوالت خوش به بهمون يجيكي لبهاشتا يك باخي كتبو درو سكريت 1200 خب شوێنێک گۆزان چی لێکات بێتە چی باخی بەهشتیش کە دارەکانی هەمووی لە ئاڵتونە پێغەمبەری خوا فەرمووی ساسم ساقەکەی هەمووی ئاڵتونە ئەم ساقی داری بەهشت هەمووی ساقەکەی ئیلا ئاڵتونە سبحان الله بۆیە نوێژێک گەورەیە لە دەست خۆتانی مەدەن ئەو کەسانی کە دەڵێن ضعیفە زۆر کەمن وەک باسم کرد 71 عولەما کە گەڕاون بە دوایدا دەڵێن صحیحە 11 عولەما دەڵێن ضعیفە ئەوانەی کە دەڵێن صحیحە علماء حديث أوانش كدلين ضعيفة كم كان علماء حديث بويا السنة إن شاء الله دودل مبا لكردني بردوام بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم أجر بيت كرا همور روجي بيكا أجر بيت نكرا حفتي جاري أجر بيت نكرا مانجي جاري أجر بيت نكرا صالي جاري أجر بيت نكرا لتمنتا يك جار بيكا أول ده مهمة بويا إن شاء الله بيكا مانجي رمضان دواي مانجي رمضانيش بلکو خوالتان خوش بی إن شاء الله بمرين ببي گناه و تاوان بگينا خزمتي خواي پروردگار هیوادارم إن شاء الله سود ما لێوەرگرت بێ بخۆمان دابچینەوە ئەم نوێژە پیرۆزە لە دەست خۆمان نەدەین بە ئیزنی خوا بەردەوام بیکەین بەپێی توانای خۆمان داواکەم لە خوای گەورە و میرەبان یا ڕەبی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی خوایگیان لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوایگیان چۆن ئاوا کۆمان نەکردووە لە بەهەشتیش ئاوا کۆمان کەیتەوە خوایگیان بارانی بە ڕەحمەتمان زیاتر بۆ بارێنی هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی خوایگیان خۆشی و دڵخۆشی بخەیتە ناو دڵ و ژیانمانەوە یا ڕەبی خوای لێمان خۆش بە خوایگیان لەم شوێنە هەڵنەسین لە گوناهەکانمان خۆش بوو بێتی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين